ئێرە ڕادیۆی دەنجیگەلە. ئەم کاتتان باش بیسەرانی هێزە لە ناوەندی هەواڵەکانی رادیۆ دەنگیگەل بە یارمەتیاو کارانم گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ پێنجشەمبە 19 دیسەمبەری 2024 تان پێشکەش دەکەین. ناوەندی ڕاگەیاندنی هێزەکانی سووریای دیموکراتیک قەسەدا دیمەنی خستنە خوارەوەی فڕۆکەیەکی بێفڕۆکەوانی جۆری سیهای بڵاو کردەوە. لەو دیمەنەدا دەردەکەوێت کا فڕۆکەیەکی بێفڕۆکەوانی چەک هەڵگری سیهای دەوڵەتی تورک لە سێ هێرشی ئاسمانی بۆ سەر هێزەکانی قەسەدا لە دەوروبەری بەنداوی تەشرین ئەنجامداوە خراوەتە خوارەوە. ئاژانسی هەواڵی ئەنها بڵاوی کردەوە سوپای داگیرکەری تورک و چەتەکانی شەوی ڕابردوو لەلایەن ئەنجومەنی سەربازی منبەج و چەکدارانی یەپەژە گورزی قورسیان بەرکەوتووە و دەشڵن کەمێک پێش ئێستا دەوڵەتی تورک و چەتەکانی تۆپبارانی پردی قەرەقۆزاقیان لە باشووری کۆبانی کرد. ئاژانسی هەواڵی ئەنها سەبارەت بە تۆپبارانکردنی پردی قەرەقۆزاق لەلایەن دەوڵەتی داگیرکەری تورک و چەتەکانیەوە بڵاوی کردەوە سوپای داگیرکەری تورک و چەتەکانی شەوی ڕابردوو لەلایەن ئەنجومەنی سەربازی منبەج و چەکدارانی یەپەژە گورزی قورسیان بەرکەوت و دواتر گەڕانەوە. هەروە ئاماژە بەوش کراوە لەو شەڕەی کە دوێنێ لە دەوروبەری بەنداوی تەشرین و پردی قەرەقۆزاق دەستی پێکرد شەڕوانانی ئەنجومەنی سەربازی منبەج وەڵامی هێرشەکانی داگیرکەرانیان دایەوە و نزیکەی 37 چەتە کوژران و 5 ئۆتۆمۆبیلێش تێکشکێنراون. هەروە دەشڵن کەمێک پێش ئێستا دەوڵەتی تورک و چەتەکانی تۆپبارانی پردی قەرەقۆزاقیان لە باشووری کۆبانی کردووە. بەڕێوەبەری ئەڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ ئاشکرای کردووە ئەمڕۆ پێنجشەمبە دادگایکردنی بەرپرسە دەستگیرکراوەکانی ڕژێمەکەی ئەساد دەست پێ دەکات. ڕامی عەبدوڕەحمان بەڕێوەبەری ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ لە ڕۆژنامەی شەرقل ئەوسەد وتوێتی ئەمڕۆ پێنجشەمبە ئەو کەسانەی دەستگیر کراون یا خۆیان ڕادەست کردووە لەلایەن لێژنەیەکی یاسایی تایبەتەوە کە لەلایەن وەزارەتی دادی حکوومەتی ڕاگوزەرەوە پێکهێنراوە یەکەمین دادگایی دەکرێن. هەروەها عەبدوڕەحمان وچوشیەتی لە نێو ئەو کەسانەدا هێندێک لا بەرپرسانی تێدایە کاریان لەگەڵ هاوسەری بەشار ئەسەددا هەبوو و تاوانی دژە مرۆڤایەتیان ئەنجام داوە و دەشڵێت لەگەڵ بەرپرسانی زیندانی سیدنایا و لەگەڵ ژمارەیەک لە ئەفسەرانی پلە باڵا و ئەو بەرپرسە ئەمنیانەی کە تاوانی دژە مرۆڤایەتیان ئەنجام داوە. هێزەکانی سووریای دیموکراتی قەسەدە ڕایانگەیان کە فەرماندا عەزیز عەرەب لە بەرخۆدانی قەرەقۆزاق شەهید بووە. ناوەندی ڕاگەیاندن و چاپەمەنی هێزەکانی سووریای دیموکراتی قەسەدا دەربارەی ناسنامەی فەرماندا عەزیز عەرەب کە لا وەڵامدانەوەی هێرشەکانی دەوڵەتی داگیرکەری تورک و چەتەکانی لا پردی قەرەقۆزاق لە باشووری کۆبانی شەهید بووە ڕاگەیاندراوێکیان بڵاو کردەوە و لە ڕاگەیاندراوەکەدا تیشکراوەتە سەر هێرشی دەوڵەتی تورک و چەتەکانی بۆ سەرپردی قەرەقۆزاق و داوی تشرین و هەروەها بەرخۆدانی قارەمانانەی قەسەدا دژی هێرشەکان. هەروەها لە ڕاگەیاندراوەکەدا جەخ کراوەتەوە فەرماندا عەزیز فەرماندەی لیوای شەهید شەروان بووە و تا شەهید بوونی بەرخۆدانەکەی قارەمانانی دژی چەتەکانی دەوڵەتی تورک نیشانداوە. ئاماژە بەوەش کراوە فەرماندا عەزیز لە بنەماڵەیەکی وڵات پارێزی شاری منبەج لەدایک بوو و لە ساڵی 2013 پەیوەندی با ڕێزەکانی یەپەگەوە کردووە و پەروەردەی سەربازی و ئایدۆلۆژیا و سیاسی بینیوە. فەرماندا عەزیز بەشداری چەندین هەڵمەتی کردووە دژی چەتەکانی داعش بەتایبەت لە بەرخۆدانی کۆبانی لە ساڵی 2014دا. هەروەها بەشدار بووە لە هەڵمەتی ڕزگارکردنی گرێسپی لە ساڵی 2016 و بەشداری هەڵمەتی ڕزگارکردنی شاری منبەج و دەوروبەری کردووە. دوجار لە دژی هێرشی دەوڵەتی داگیرکەری تورک و چەتەکانی لە هەڵمەتی پاراستنی پردی قەرەقۆزاق بەشدار بووە. قەسەدات سەرخۆشی لە بنەماڵی شەهید عەزیز و تەواوی بنەماڵ
ماڵی شەهیدان دەکات و جەخ دەکاتەوە پێداگرن لەسەر تێکۆشان بۆ بەدیهاتنی هیوا و ئامانجی شەهیدان بۆ وڵاتێکی ئازاد. ناسنامەی شەهید بەم جۆرەیە ڕاگەیاندراوە. ڕائید ڕەجەب ئەلشێخ بە ناسناوی عەزیز عەرەب لە ساڵی 1997 لا منبەج لەدایک بوو لە دەی تشرینی دووەمی 2020 ببورن لە دەی دیسەمبەری 2024 لە منبەج لە پردی قەرەقۆزاق شەهید بووە. ژان نۆئێل باروت وەزیری دەرەوەی فەڕەنسا ڕایگەیان فەڕەنسا لە هەوڵی چارەسەری کێشەی نێوان کورد و تورکیا دەبێت و بۆ ئەو مەبەستەش کار بۆ گەیشتن بە ڕێککەوتنی ئاگر بەست دەکات لە نێوانیان. نۆئێل باروت وەزیری دەرەوەی فەڕەنسا لە وتارێکدا ڕایگەیان فەڕەنسا لە مانگی داهاتوودا میوانداری کۆبوونەوەی دەکات سەبارەت بە سووریا لەگەڵ هاوبەشە عەرەبیەکانی و تورکیا و ڕۆژاواییەکان. هەروەها تووشەتی پێویستە هاوبەشە کوردەکان لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا بپارێزن و بیپارێزین و مافەکانیان دەستەبەر بکرێن. کورد پێکاتەیەکی زۆر گرنگە لە شەڕی داعشدا. هەروەها باروت ئاماژەی بۆش کردووە پاریسکار دەکات بۆ گەیشتن بە ڕێککەوتن و ئاگربەستێک لا نێوان تورکیا و کورد لا باکوور و ڕۆژهەڵاتی سووریا کە لەگەڵ بەرژەوەندیەکانی هەردوو لادا بگونجێت. کوردستانیان بۆ ئازادی جەستەیی ڕێبەرۆجالان لە 25 کانونی دووەمی ساڵی 2021ەوە هەموو چوارشەمەیەک لا گۆڕەپانی نیشن لە بەردەم بینای نەتەوەی گرتوەکان لە جنێڤ چالاکی دانیشتن ئەنجام دەدەن. لە چالاکی ئەم هەفتەیەدا لە کەسێتی و قارەمانانەی کە لە هێرشەکانی دەوڵەتی تورک و چەتەکانی شەهید بوون خولەکێک ڕێزگرتن بۆ شەهیدان نیشاندرا. لە سەرناوی کۆمیتەی چالاکیەکانی جنێڤ ڕەمەزان کۆزەلکۆرد قسەی کرد و سڵاوی لە بەرخۆدانی ڕۆژاوا کرد و ڕایگەیان هەموو هەفتەیەک لە بەردەم نەتەوەی گرتوەکان داوای کۆتایی هێنان بە گۆشەگیری دەکەن و پێدەنگی نەتەوەی گرتوەکانی بەرامبەر هێرشەکانی دەوڵەتی داگیرکەری تورک و چەتەکانی سوپای نەتەوەی سووریا لە سەر ڕۆژاوا شەرمەزار کرد. هەروەها لە کۆتاییدا بانگەوازی لە هەموو پارتە سیاسیەکان و ڕێکخراوەکانی هەر چوار پارچەی کوردستان کرد گوێ بدەنە دەنگی گەل و یەک بگرن. هەروەها لەسەر ناوی کۆمیتەی چالاکی ئازادی بۆ ڕێبەرۆجەلان چارەسەری سیاسی بۆ پرسی کورد فەیسەڵ کۆشکاندی ڕاگەیاندراوێکی خوێندەوە و ئاماژەی بۆ کرد پاشڕووخانی ڕژێمی باس قۆناغێکی نوێ لا سووریا دەستی پێکردووە و دەوڵەتی تورک ئەمە بعد دەرفەتێک دەبینێت و هێرشە داگیرکاریەکانی بۆ سەر ڕۆژاوا ئەنجام دەدات و پلان بۆ هێرشکردنە سەر کۆبانی دادەنێت کە سمبولی تێکۆشانی دژی داعشە. هەروەها وتیشی کۆبانی سمبولی مەزنبوونی بەهاگردونیەکانە و هاوکات ڕۆڵێکی گرنگ دەگێڕێت بۆ بنیاتنانی جیهانی دیموکراتیک. کۆشکاندی لە کۆتاییدا وتی ناونیشانی ئاشتی ئیمراڵی و ئەو ڕۆژەی پارادایمی ڕێبەرئۆجالان پیادە دەکرێت ئەو ڕۆژە ئاشتێکی درێژخایەن لە ڕۆژهەڵاتی ناوین دێتە دی. لە کەمپی پەنابەرانی شەهید ڕۆستەم جوودی لە مەخموور چالاکی ئشکگیری بۆ ئازادی جەستەیی ڕێبەرۆجەلان کە لە 20 تەموزی ساڵی 2023 دەستی پێکردووە لە ڕۆژی 15دا بەردەوامە و گروپی 102 دەستیان با چالاکیەکە کرد. لە بارەگای کۆمیتەی خانەوادەی شەهیدانی مەخموور مەراسمی گۆڕینی ئشکگیری لە گروپی 101ەوە بۆ گروپی 102 ئەنجام درا. چالاکیەکە باوتنەوەی دروشم بەردەوام بوو گروپی 102 ئشکگیریەکەیان دەست پێ کرد. لە مێرسین هێرشی قڕکردن لە دژی سیاسەتمەداران و پارێزەرانی مافی مرۆڤ با کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی شەرمەزار کرا. لە مێرسین زیندانیکردنی 11 کەس کە بریتین لە هاوسەرۆکی دەم پارتی مێرسین ڕەشاد ئاشان، هاوسەرۆکی پێشووی هەدەپەی مێرسین فاتما گۆڵدەمیرتاک و هەروەها سەلمان گۆنبات و ئەلایدین ئۆردوگان و هەروەها هاوسەرۆکی پێشووی لقی کۆمەڵی مافەکانی مرۆڤ ئیهەدا مێرسین عەلی تانڕێفدی و فایق کاپلان شەرمەزار کرا. هاوسەرۆکانی شارەوانی دەریای ناوەڕاست و نوێنەری پارتە سیاسیەکان بەشداریان لە ڕاگەیاندراوەکەدا کرد و لە ڕاگەیاندراوەکەدا دروشمی ناتوانن بە فشار بمان چەوسێننەوە و بژی بەرخۆدانی زیندانەکان بەرزکرایەوە.
هەروەها ڕاگەیاندراوێک لەلایەن هاوسەرۆکی دەم پارتی شارەکە بەدریا کۆش خوێندرایەوە و ئاماژەی بەوە کرد کە دەسەڵاتی ئاکەپا مەهەپا لا دژی ژنان کرێکاران منداڵ و سروشت دوژمنایەتی دەکات. خەڵکی باشووری کوردستان دڵخۆشن بەو دەستکەوتانن کە کورد لە ڕۆژاوای کوردستان بەدەستی هێناوە و لەگەڵ ئەوەشدا ئاماژە بە مەترسیەکان لەسەر ڕۆژاوا دوای پێشاتەکانی سووریا دەکەن و دەڵێن چەتەکان هەمیشە پشتیوانی هەرێمیان هەبووە و دژی کورد بوون بۆ یا کورد دەبێت هەڵەکان دووبارە نەکاتەوە. لایەک ئێمە خۆشحاڵین کە مەساحەیەکی زۆر کەوتۆتە دەست لایەنانەی ڕۆژاوا کوردانی ڕۆژاوا، بەڵام ترس هەیە. ترسەکە ئەوەیە کە ئەو لایەنەی کە هاتووە خەریکە دەست بەسەر سووریا ئاگرێت لایەنێکی لە پاژماوەی بەرەی نووسرە و قاعیدە و ئەوانە دروست بوون، ئەوانەش پشتیوانی دەوڵەتێکی ئیقلیمی هەردەوەتەی هەبووە هەردەش بە خواستی کورد بووە. ئەمە ترس هەیە لێرە، بەڵام ئەوەی کە کوردی عێراق ئەکرێ و پارتە سیاسیەکانی کەن تکام وایە، یعنی من تکام وایە لە دواوە ئێمە خنجەری ژەهراویان لێ نەین، مەشغوڵیان نەکەین بە شەڕی لابەلاوە، هێزی ناموو ئەوانە نەنێرینە سەریان. ڕۆژاوا پێویستە پێ لەسەر دووشتدا بگرێ ئەو تەجروبەی ئەم چەند ساڵەی کە هەیە لەگەڵ هێزەکانی ناوخۆی خۆیە و لەگەڵ وڵاتە دراوسەکانیا تەجروبەی خۆی لەوانە وەربگرێ، تەجروبانەی کە کۆی کردوتەوە تا ئێستا لە ناوخۆی خۆیان وەکو هەسەدا کە پەیوەندی لەگەڵ غەیری کوردیشا هەبووە، هێزە شۆڕژێڕەکانی ناو سووریا غەیری کوردیش بوون، حتا ئەتوانین بڵین لەژێر ئاڵای هەسەدا کۆبوونەتەوە. ئێستا ئەتوانین بڵین ئەو تەجروبانی کە ئێمە ئەو غەڵەتانە و ئەو چاڵانی کە باشوور تێکەوتووە، ئەو بڕیارانە، ئەو هەڵسوکەوتانە، ئەو پەیوەندیانە، ئەو بەرزی و نشێویانی کە باشووری تێپەڕیوە ئەو دووبارەی نەکاتەوە، ئەو بەسەریا تێنەپەڕێ. سزای لا سێدارەدانی چوار بەندکراوی کورد بە ناوەکانی سوهراب ئەحمەدپور، مەجید جەمشیدی، ڕاحیم بەرین و جەمال نەبورە کە پێشتر بە تۆمەتی مادەی هۆشبەر و کوشتنی بە ئەنقەز سزای لا سێدارەدانیان بۆ دەرچووبوون لە زیندانەکانی قەسر هەساری کەرەج و مەهابە جێبەجێکرا. سوهراب ئەحمەدپور و مەجید جەمشیدی بە مەبەستی جێبەجێکردنی سزاکان ڕەوانەی ژووری تاکە کەسی زیندانی قەسر هەساری کەرەج کرابوون و بەرەبەیانی ڕۆژی چوارشەمبە 18 دیسەمبەر هەر لەو زیندانەدا لە سێدارە دران. جێ ئاماژەی ڕاحیم بەرین خەڵکی مەهاباد ساڵی 2015 با تۆمەتی کوشتنی بە ئەنقەستی ئەندامێکی هێزە ئەمنیەکانی حکوومەت دەست بەسەر کرابوو، سزای قەساسی نەفسی بۆ دەرچوو بوو. هەروەها جەمال نەبورەش نزیکەی 2 ساڵ لەمەوە پێش بە تۆمەتی کوشتنی بە ئەنقەست دەست بەسەر کرابوو، سزای قەزای نەفس هەمان لا سێدارەدانی بۆ دەرچوو بوو. سالار شەمس بورهان و عەبدوڵڵا قووە خەڵکی گوندی کۆلیجە سەرباشاری مەهاباد بە پێنواندنی حکمی قەزایی لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژێمی ئێرانەوە دەست بەسەر و هاوشێوەی هاوڵاتیانی تر دەست بەسەر کراون. ئەم حوتەیە بە پێشتر بە 11 هاوڵاتی دەست بەسەر کرابوون لە مەهاباد بە ناوەکانی ئەیوب ڕەسووڵی، ڕێبوار ڕەسووڵی، ڕەحماندانا، شوانە جەهانیفەر، سیامەن سەید ئەحمەدی، زانیار سەید ئەحمەدی، ئارام مەبزوولە و یوسف قاڵ و قادر خەرمانفەر و کەماڵ مەسعودی و جەلال سەدەفی کە بۆ کۆمەڵی مافەکانی مرۆڤی کوردستان ئاشکرا بوو. جێ ئاماژەیە هێشتا زانیاریەک لەسەر هۆکاری دەست بەسەری و ئەو تۆمەتانەی خراونەتە ئەستۆی ئەم هاوڵاتیانە لە بەردەستانی و ئێستا ڕێژەی هاوڵاتیانی دەستگیر کراو لە مەهاباد گەیشتووەتە 13 کەس. بەرەبەیانی ئەمڕۆ سوپای ئیسرائیل هێرشێکی چڕی بۆ سەر بنکە سەربازەکانی حوسیەکانی یەمەن لە شاری سەنعای پایتەختی یەمەن ئەنجام داوە. ئەمەش دوای ئەوە دێت ڕێگریان لە موشکێک کردووە کە بە ئاراستەی ئیسرائیل هەڵدراوە. سوپای ئیسرائیل سەبارەت بە هێرشێکی نوێیان بۆ سەربنکەیەکی حوسیەکانی یەمەن لە شاری سەنعای پایتەختی ئەو وڵاتە ڕێگان حوسیەکانی یەمەن موشکێکیان ئاراستەی ئیسرائیل کردووە، بەڵام لە ڕێگەی سیستەمی بەرگریەوە خراوەتە خوارەوە و بەهۆی کەوتنە خوارەوەی موشکەکەەوە زەنگی ئاگادارکەرەوە لێدراوە. ئاماژە بەوش کراوە بەرەبانی ئەمڕۆ هێرشێکی چڕیان بۆ سەربنکە سەربازیەکانی حوسیەکان لە شاری سەنعا ئەنجام داوە.
گرنگترین سەردێڕی ڕۆژنامەکانی ئەمڕۆ دەیلی تەلەگراف نووسێتی ئەمریکا چەند هەفتەیەک پێش ڕووخانی ئەسەد گروپەکانی ئامادە کردووە. ڕۆژنامەی تایمزیش نووسێتی بریتانیا بۆتە پایتەختی فتووە و بڕیاری شەرعی موسڵمانان. عەرەب نیوزیش نووسێتی لە سەروبەندی ئاگربەست ئیسرائیل لە کوشتنی فەلەستینیەکان بەردەوامە. ڕۆژنامە عەرەبیەکانیش تیتریان بەم جۆرەیە. شەرق الئەوسەد نووسێتی دادگاییکردنی دەسەڵاتدارە دەستگیرکراوەکانی سووریا دەست پێ دەکات و ڕۆژنامەی عەرەبیش نووسێتی ترسی سەرهەڵدانەوەی هەرێمی سونە شیعەکانی تۆقاندووە. ڕۆژنامەی مەداش دەڵێت لە 10 ساڵدا 763,000 عێراقی کۆچیان کردووە. ڕۆژنامەی دەستوریش نووسێتی عێراقیەکان لە کڕینی خانوبەرەی تورکیا لە ڕێزی پێشەون. هەروەها ڕۆژنامە فارسیەکان مەردوم سالاری نووسێتی ئەم ساڵ 290 کارگەی ساختەکاری دۆزراونەتەوە و 860 ساختەکیش دەستگیر کراون. ڕۆژنامەی کەیهانیش نووسێتی بانکی ناوەندی ئێران لە کڕینی زێڕدا پلەی 5ەمی جیهانی هەیە. گەیشتینە کۆتایی گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان بمێنن لە خێر و خۆشیدا.